کاتێککە دەڕۆیتە بازار، دەڕۆیتە مارکێتەکان، دەڕۆیتە مۆڵەکان، تەماشای معاملە و هەڵس و کەوتی ئەو کەسانە دەکەی کە لەو بازاڕەدان هەستەکەی کاریگەری ترسی خوا بەسەر ئەو خەڵکەوە نییە. معاملە دەکات، فێڵە خەڵکی دەکات، غەش دەکات، درۆ دەکات، پەنا بەخوا سوێنی درۆ دەخوات. بۆیە تەماشا دەکەی کاریگەری ترسی خوا، ترسی خوا لە دڵی زۆربەی خەڵکان نابینی کە کەسابەتەکە، نابینیت کاریگەری نوێژ و ڕۆژ و عیبادەت و خوتبە و تار. پەنا بەخوای گەورەکە ئینسان گەشتە حەدێکی ئاوا لەبەر خاتری کۆکردنەوەی میرات بچێ غەش و خیانەت بکە، درۆ بکە. هەمومان میرات کۆکەینەوە، میراتێک کۆکەینەوە. ئەمڕۆ ماڵەتە بەیانی مردی یەکسە ماڵەکەت پێوتری میرات. ئەو میراتەی بزانت چۆن کۆیەکەیتەوە، چی بۆ مناڵەکان و کچەکان و کوڕەکانە بەجێ دەهێڵی. کاتێککە میرات کۆکەیتەوە تۆ محاسبە دەکرێی لەسەری لە ڕۆژی قیامەتە. بووک و زاوا دەیخۆن، بەڵام محاسبەکەی لەسەر تۆیە، بۆیە بزانت چۆن کۆی دەکەیتەوە، بە حەرام یا بە حەڵاڵ، بە ڕازگۆیی یا بە غەش و خیانەت. با نوێژ و ڕۆژ و عیبادەت کاریگەری بەسەرمانەوە هەبێ. تەماشا دەکەی غەشکردن لای زۆربەی خەڵکی بۆتە شتێکی ئاسایی. غەشەکە زۆر بەلایەوە ئاساییە. ئەگەر ئەمە حاڵی کاسبکارانی بازار بێ، شتی عادی بە ئەسڵی بفرۆشن، شتی خراپ بە چاک بفرۆشن، سیارەیەکە فڕۆشی عیبەکانی باس ناکە، خانوویەکە فڕۆشی عیبەکانی باس ناکە، شتێکی کاڵایەکی پێی عیبەکانی باس ناکە، ئەڵێ بڕۆ خۆت فەحسیکە. جاری باشەی ئەو شتە لە فەحسا دەرناچێ، بەس تۆ دەزانیت. ئەگەر پێی نەڵێ ئەوە غەشت کردووە، ئەوە خیانەتت کردووە. ئەگەر ئەمە حاڵی زۆربەی خەڵکی بازار بێ، ئەبێ بگەڕێ بزانم کەسێکی سیقەم دەست ئەکەوێ شتێکی لا بکڕم. ئەگەر حاڵی ئێمە ئاوا بێ، ئەبێ چاوەڕی چی بکەین؟ چاوەڕی خۆشی و شادی و بەختەوەری بکەین، یا چاوەڕی خەم و خەفەت و مەشاکیل و کێشە مەشاکیل بکەین؟ ئەگە حاڵمان ئاوا بێ، ئەوە حاڵی خەڵکی بازار بێ، ئەوە حاڵی ئەو خەڵکە بێ کە کەسابەتەکە لە غەیری بازاڕەکانە، لە مەعرەزەکانە، لە مەیانەکانە، لە هەر شوێنێکی ترە. ئەگەر ئەوە حاڵمان بێ، چاوەڕی چی دەکەین؟ خۆشی خوا دڵمان قەت خۆش ناکە، دڵ نیابنەوە، بۆیە دڵیشمان خۆش نییە. ئەوەی زۆری هەیە حاڵی لە هەمووی خراپترە. ئەوەی کەسابەتی باشە هەرە کڕوزێتەوە، ئەوەی کەسابەتی نییە هەرە کڕوزێتەوە، چونکە ڕێگای خوامان بەرداوە. هەتا نەشگەڕێنەوە بەلای خوا دڵخۆش نابین بە دڵنیایەوە.